بەڵێ لەسەرم بابەتە کە سبەینێ پەرلەمانی عێراقەوە بێتەوە و خوێندنەوە و دەنگدان بۆ 3 پرۆژە یاساکات من هەمیوانێکم هەیە وائیل حازم شرۆڤەکاری سیاسی بەڕێز وائیل ئەم 3 پرۆژە یاسایە لە ماوەکانی ڕابردووە زۆرترین مشت و مڕیان لەسەر بووە پێت وایە هەروە بە ئاسانی ئەم لایەنانە کورد و شیعە و سونە سبەینێتوان لەسەرم بابەتانە ڕێککەون؟ يعني بداية مساء الخير عليكم وعلى جمهوركم سەرەتاوەرتان باش بێ و بینەرانی بەڕێزیشتان لە ڕاستیدا بڕیار بابەتەکەوا دەست پێ دەکات کە گۆڕانکاریەک هەیە لە ڕێکەوتنی سیاسی بۆ ئیبتیزازی سیاسی هەموو جارێک کە تەماشای دانیشتنەکانی پەرلەمان دەکەین بە تایبەتی لەم کۆتاییانەدا بابەتی لێبوردنی گشتیاندانە لە تایەکی تەرازووە یاسای باریکەسیش لە تایەکی دیکەی تەرازوو ئەم مادانە مادەی زۆر گرنگن کە پەرلەمان باسییان بکات لەم کاتەدا بەڵام جێوازی هەیە لە نێوان ئەم دوو یاسایەدا یەکێکیان عێراق دەپارێزێت ئەمەی بە لێبوردنی گشتی وارووا کاریگەری دەبێت لەسەر خەڵکی عێراق ئەمەی دووەمیان بابەتی یاسای باریکەسی هەتا ئێستا ئێمە لێی تێناگەین برایەنمان لە پەرلەمان دەیانەوێ یاسایەک پەسەند بکەن سەرڕاستکردنەوەکەی کە هیچی لێ تێناگەین ئێمە باسی ئەوە دەکەین دەڵێن قانونێکی ناڕاستەقینێ فەیکە هیچ نەنووسراوەتەوە هەتا ئەمەی کە پشتبەستنیشی لەسەر دەکەن لەلایەنی ئاینەوە پێویستە ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدرێ ئەمە مەترسیدارە مەترسیەکەی وەکو حزبی باسی ئیشتیراکیە کە حکمیان لە عێراق دەکرد بە ناوی حزبی باسی ئیشتیراکی و خەڵکیان تەحمیش دەکرد وەکو تورکمان و کورد و خەڵکی دیکە ئێمە بۆ مەترسیەکی دیکە دەچین لەو جۆرە مەترسیە بەڵام بە شێوەزێکی تایفی ناسنامەی عێراقی وا دەچێت بۆ ناسنامەیەکی مەزهەبی دیاریکراو و ئەم زۆرینەیە کە بڕوات پێ هەیە ئەمە لەسەر عێراق مەترسیدارە. باشە یعنی کەواتە ئەم مەترسیانەی کە بەڕێزێ باسیەکەی لای پەرلەمانتارانی سونە و کوردیش هەیە پێت وایە سبەینی ئەم یاسایە بە تایبەتیەوەی باریکەسێتی هەروە بە ئاسانی لە نێو پەرلەمانە خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت؟ والله بصراحة قضية انه يمر با بەڕاشکاوی بیڵێم تێدەپەڕێ تێ ناپەڕێ با من پێتان بڵێم ئەم بابەتانە گۆڕاون بۆ ئێستێفزازکردنی یەکتری هەندێک لایەنی کوردیان لایەنی سونە ڕەنگە لە هەندێک لە مەرجەکانی خۆیان پاشەکشە بکەن بۆ هەندێک بابەتێکی دیکە هەموو لایەنێک پێویستە پشتەوانی لەوە بکەن کە خەڵکی خۆیان دەیانەوێ ئەمڕۆ کورد هەندێک کێشان هەیە دەیانەوێت چارەسەر بکەن سونەکانی شەم بابەتیان هەیە بەڵام بەلایانی کەمەوە دەتوانی کوردەکان لە هەرێمی کوردستان هیچ شتێکیان بەرامبەر ناکرێت کە دژی کۆمەڵگایان بێ بەڵام ئەمانەی کە زەرری زیاتر دەکەن لەم یاسایە سونەکانن بابەتەکە هي قضية غياب الهوية الوطنية بابەتەکە بابەتی غیابی ناسنامەی نیشتیمانیە کوتلەیەک لە پەرلەمان کەمەکەمانی بە دوای ناسنامەدا دەگەڕێن ئەم ناسنامەیە دەکوژرێ ئێمە ئەمڕۆ وڵاتێکی وەکو عێراق کە 6-7 هزار ساڵ تەمەنمانە یاسایەکمان نییە کە خەڵکی عێراق لەبەری بسێتەوە لەسەر ئاستی هاونیشتیمانی بوون دەچین پەنا بۆ قەزایەی تایفی و مەزهەبی دەبین ئەگەر تۆ باسی شیعەکان بکەی ئەم دەنگانەی لە ناو شیعەکاندا کام یاسایە ڕەت دەکەنەوە زیاترن لەوانەی کە لە ناو سونە ڕەتی دەکەنەوە لە کۆتاییدا دەتوانین شتێکە کەمە بۆم ڕێژ کراوە بە ناوی زۆرینە لە عێراق
دەکرێت بەڵام لە ڕاستیدا ئەمە شوان نییە زۆرینە ئەم یاسانە ڕەت دەکەنەوە بابەتی پێکێنانی ماڵبات بابەتی بەخێوکردنی منداڵ هەموو شتەکان و هەروەها هاوسەرگیری پێشوەختە هەموو بابەتەکان مەترسیدارن و ئەوانەی لە هەمووی مەترسیدارتراوەیە کە با من پێت بڵێم نەبوونی یاسا نەبوون و ڕێک نەخێستنەوە کە بە شێوازێکی ورد باس بکرێ زۆر باش ینی ئەوەی لێ خوێنرێتەوە هەم لە قسەکانی بەڕێستان هەم لە وەشی کە بەرجۆمانەکەوێت جۆرێک لە مامەڵە هەیە لە بینی سونە کورد شیعە هەر یەکەیان بۆ تێپەڕاندنی یاساکەی خۆی کە هەندێک لەو یاسایانە بە تایبەتیەوەی باری کەسێتی هەم تێڕوانینی نێودەوڵەتی لەسرە هەم شەقامی عێراقی بە شێوەیەکی گشتی لی ناڕازیە ئەم جۆرە مامەڵەیە بۆ تێپەڕاندنی ئەم جۆرە یاسایانە پێشاتێکی خراپ نییە بۆ داهاتووی عێراق کە هەندێک یاسای دیکەش کە خەڵک ڕەنگە بەدڵی خەڵک نەبێ بەم شێوازە تێپەڕێنرێت ولذلك أنا قلت لجنابك إنه الموضوع بۆیە من بە جەنابتم وت کە ئەمە بابەتێک مەترسیدەرە لەسەر ئاستی عێراق ئەگەر باسی کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی هەرێمی بکەین ئەم یاسایە ڕەت دەکەنەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕەتی دەکاتەوە و هەروەها جڤاکی عێراقی ئەمانیش ڕەتی دەکەنەوە بابەتێک کە تۆم یاسایە تێپەڕینی و ڕەفزی بکەیت لەسەر خەڵک بە بەهانەی زۆری نەبوون و بە بەهانەی ئەوەی کە پێویستە بە زۆرینە ئیدارە و حکمی ئەم وڵاتە بکەیمە کێشەیەکە بەرامبەر بە عێراقەکان و کۆمەڵگەی عێراقی لەناو خۆ دەرەوە بۆتەوە و بە ئەمەشی بۆ زیاد بکەم تۆ دیت ناوێک دەکەیت بەبەر یاسایەکدا لێبوردنی گشتی دەڵێ یاسای سونەیە و هەروەها دەڵێ یاسای باریکەسیهی شیعەیە و دەیانهێنی دەخەیتە نێو دوو تای تەرازوو و هەروەها مامەڵەی پێوە دەکەیمە کێشەیەکە لە سومعەی سیستەمی سیاسی عێراقدا هەیە من ئەمڕۆ وای دەبینم کە زیاتریش دەڕۆن دموکراسیەت ناهێڵن و بۆ چوون و هەروە ئازادی ڕادەربڕین سەر دەبڕێن ئەمە عێراق دەخاتە دووڕیانێک و نەفەقێکەوە کە تاریکە و هیچ نابینرێ هیچ ڕووناکیەک دیار نییە لەو سەرەوەی بۆیە دەڵێم برایانمان پێویستە بەیەکەوە ئەم عەقڵیەتەی ئۆپۆزیسیۆن بوونە جێبهێڵن ئێمە وڵاتین دامەزراوەمان هەیە حکوم دەکەین و هەروەها لایەنی دادوەری ئەوەیە کە جڤاکی کۆمەلگا بینا دەکاتەوە هەروە لەسەری دامەزراوە ئەمە قابیلی قبولکراونیە کە تۆ دای ڕوخێنی ئەم یاسایانە بۆمبن مەترسیدارن ڕەنگە لە هەر کاتێکدا بە کۆمەلگا عێراقیدا بتەقنەوە و چارە سەرکردن ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ ناسنامەی نیشتمانی عێراقی و هەندێک یاسا دەربخەین و بیان پەژرێنن کە پارێزگاری لەم ناسنامەیە دەکەوە هەروەها هەموو لایەنەکان لە کورد و شیعە و سونە و تورکمانی بە ناسنامەی عێراقی کار بکەن تۆ چ کێشەیەکت هەیە وەکو عێراقی کار دەکەی بۆچی بە ناسنامەی فەرعی کار دەکەیت بەڵێ بەڕێز وای لە حازم شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێز